الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام، إن الله كان عليكم رقيبا. إن الله كان عليكم رقيبا. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دوای تەواوبوونی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان، هێشتا بۆن و بەرەکەتی ئەو مانگەمان هەر لەسەر ماوە، هەر لەگەڵماندا دەمێنێتەوە بۆ 11 مانگی داهاتوو. حکمەتی بە ڕۆژووبوونی یەک مانگ بریتی نەبوو لەوەی کەوا پەروەردگار بێوێ برسی و تینوو بین، یان بۆ تەندروستیمان باش بێ، کە ئەمە خۆی لە خۆیدا ڕاستە. ڕۆژوو یەکێ لە حکمەتەکانی تەندروست باشی بە مرۆڤ دەبەخشێ، بەڵام ئێمە بۆ تەندروست باشی بە ڕۆژوو نەبووین، بەڵکو پەروەردگار کاتێک کە فەرمووی یا ئەیوهە الەذینە ئامەنوا کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلیکم، لەبەر چییە؟ هەر خۆی لەو ئاەتەدا ڕوونی دەکاتەوە، لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی تۆ دوای یەک مانگ لە بەڕۆژووبوون بگەی بە پلەی تەقوا، ببی بە متەقی. کاتێکەوە ئینسانی یەک مانگ، ماوەی یەک مانگ لەسەر کارێک بەردەوام بێ، ئەتوانن زانایانی دەروون ناس لە حکمەتی ڕۆژوەوە ئەوە فێر بن. هەر کارێک ماوەی مانگێک لەسەری بەردەوام بی، بەڵام وەکو ڕۆژوەکە ئیمانن و احتیسابە، بە خووپێوەگرتن نەبێ، بڕوات بە کارەکە بێ، بە ئامانجیەوە بی، واحتیسابە، چاوەڕێی ئەنجامیشک و دەرەنجامیشی لێ بکەی، دڵنیابە ئەخلاقت دەگۆڕێ. یەک مانگ دەتەوێت هەر شتێک بکەی خۆتی لەسەر ڕابێنە، دەرەنجامەکەی دەبینی بەویستی خوا. بۆیە بەڕاستی ئینسان ئەگەر لە ڕۆژووی ڕەمەزان حاڵی بوو بێ، ئەبێت لە دوای مانگی ڕەمەزانەوە بەرهەمەکەی دەرکەوێ. وەکو چۆن لە ڕەمەزانە تۆ چاودێری کەسل لەسەر نەبوو، هیچ کامیرایەکت لەسەر نەبوو، شەرمی مرۆڤێکت لەسەر نەبوو، چونکە دەتوانی بڵێ بە ڕۆژوم و لای خەڵک بە ڕۆژوو بناسرێ و لە پشتەوە بە ڕۆژوش نەبی، واتە نە شەرمی خەڵک نەترسی کامێرای چاودێری لەسەر نەبوو. کابران نەخۆشە ئەوە تا ئێستا لە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان لە هەوڵی ئەوەدا خەمی ئەوەیەتی چۆن ڕۆژوەکانی بگرێتەوە. ێ باشە خۆ تۆ چاودێری کەسل لەسەر نییە ڕۆژوت گرتوویان نە، هیچ کەس نییە محاسەبەت بکە، خۆت محاسەبەی خۆت دەکەی لە ترسی خوا. بەڕێزێکی وەکو جەنابتان ڕۆژووی شەشەڵان دەگری، لەم ڕۆژانەدا خۆت لە خواردنی چەوە دەپارێزی تەنها لەبەر خوا، ئەوە تەقوایە، ئەو بەس تۆ چاودێری خوات لەسەرە. پاشان پیرە نەخۆشی درێژخایانە بۆ خۆی دەگەڕێ فیدیەکەی بدا. هەموو مرۆڤێک لەم سەر تا سەری زەویەدا خۆی لە زەریبەی حکومەت دەدزێتەوە، دەسەڵاتی هەبێ نایدا، تۆ کەس چاودێر نییە بەسەرتەوە، کەس نازانێ ئەو پارەت هەیە، بە مەمنونیەوە لە پارەکەی خۆت دەری دێنی و بە مەمنونیەوە دەیدەیتە دەستی فەقیر. ئێمە پێویستیمان بە ئەمە هەیە لە 11 مانگی داهاتوودا، چونکە خوای پەروەردگار تەنها نابێت تەقواکەی لە ڕۆژوودا لەسەرمان بێ، دڵۆپی ئاو ناهێڵم بپەڕێتە قورگمەوە، چونکە خوا ئاگای لێیە، ئەی لە بارەکانی تری ژیاندا ئەبێت لە هەموو کار و بارێکە بەڕێزان وابین. بۆیە ئەگەر ئەمڕۆ من لە جەنابتان بپرسم، ئێوە لە من بپرسن، ئەدە چ کردەوەیەک هەیە گەورەترین عیبادەت بێ؟ یان پرسیارەکە بە جۆرەشکە بکەن، یان ئێوە پرسیارەکە بە جۆرێکی تر بکەن، چێ خواپەرستترین کەسی سەر ئەم زەویەیە؟ پرسیارێکی گرنگە. عارفی خواناس ئیبن عەتاوڵای سەکەندەری لە یەک دێڕاوەڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە، دەفەرمێ أفضل الطاعات مراقبة الله على دوام الأوقات. گەورەترین عیبادەت، خواناسترین کەس ئەو کەسەیە بەردەوام چاودێری ئەڵڵا بەسەر خۆیەوە دەبینێ لە هەموو کاتێکە. بەخوا ئەو یەقینە لەناو هەر کەسەمان بەسی دڵی خۆی کا، دڵی خەڵک کەشف مەکە کاکە،
ئەوە ئیشی تۆ نییە. ئەگەر ئەو ئیمانت بە ئەڵڵا هەیە هەمیشە یادی خوات هەیە لە دڵتا، خوا دەتجێڕێتەوە لە خراپە، تۆ دڵت بە خۆت خۆش بێ، خوا پەرستترین کەسی سەرزەوی، گەورەترین عیبادەت ئەوەیە دایمە چاودێری خوا بەسەر دڵ و کردەوەکانی خۆتەوە ببینیت. لە زەمەنی سەردەمی ئیسلامدا، سەردەمی زێڕینی ئەم ئیسلامە، عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە خۆی و لە باوکی و لە جەمیعی سەحابەی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم ڕۆیشت بەلای کابرایەکی شوانە لەگەڵ هەندێک هاوڵی پیاوی بەڕێزی وەکو جەنابتانی لەگەڵ بوو ئەهلی ئیمان. کابرا شوانێکە، گەنجێکی شوان لە دەشتێکی بیابانی چۆڵە مەڕەکانی دەلەوەڕێنێ. ئاماژەی کرد بە پەنجەی بۆ لای بەرخۆلەیەک، وتی بیعنی هذه الشات، ئەی کاکی شوان ئەو بەرخۆلەیەمان پێ بفرۆشە، دەشت و دەرێکە دەیکەین بە هەنگێک سەیرانێکی حەڵاڵ و گۆشتەکەی دەخۆین. کابرای شوان وتی ئینەها لەیسەت لی، ببوورە بەڕێز، نازانەوە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەرە، وتی ببوورە بەڕێزەکەم برا شیرینەکەم، من ناتوانم بیفرۆشم چونکە ئەوە موڵکی من نییە، ئەو من بەس تەنها شوانم. خاوەنەکەی نەیوتۆ بیکڕۆ بیفرۆشە، وتوێتی بەس شوانی بکە، ئەوە هی من نییە. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ویستی تاقی بکاتەوە، وتی بڵێ لەو دەشت و دەرە مردار بووە یان گورگ خواردوویەتی. ئەو گەنجە شوانە وتی والله ئینی لەفی ئەشەدی الحاجەتی إلى ثەمەنیها، بڕوا بکە سوێن دەخۆم، زۆر زۆر پێویستیم بە پارەکەیەتی. ئەوە جزداشەکەی بەرمە، ئەوە جلەکانی بەرمە، وەڵڵاهی دڕاون، وەڵڵاهی نەعلەکانم دووریوەتەوە، وەڵڵاهی گەنجێکم سەدان خولێ حەڵاڵ و پاک و خاوێنم هەیە، بەخوای گیرفانیشم بەتاڵە، تێر نیم، زۆرم پێویستی بە پارەی هەیە، ئێستا پێت بفرۆشم و پارەکە بخەمە گیرفانمەوە. ولو قلت له إنها ماتت أو أكلها الذئب لصدقني، والله ئەگەر بە خاوەنەکەی بڵێم بچمەوە ماڵەوە بڵێم مردار بۆتەوە یان گورگ خواردوێتی، بەخوا بڕوام پێ دەکا، محاسبەشم ناکە. فأنا أمين عند صاحب هذه الشات، والله من متمانە پێکراوی خاوەنی مەڕەکەم، متمانەی تەواوی پێمە، بەیانیان تەسلیمم دەکا هەموو سەروەت و سامان و حەیە و حرمەتی خۆی خسۆتە بەردەستمەوە، متمانەی پێمە، هەرچی بڵێم دەڵێ ڕاست دەکەی. بەڵام ولكن أين الله، ئەی ئەڵڵا، و ئەو پیاوەم خەڵەتاند کە متمانەی بە قسەکانمە، سوێندیشی ناوێ، پارەکەش دەخۆم، بەڵام ئەی خوا، ئەی ئەڵڵا، ئەی چی لە ئەڵڵا بکەم، خۆ ئەو چاوی لێمە. بەڕێزان ئەو شوانە بەو نەخوێندەواریە پەنجەی خستە سەر جەوهەری دین، بە سەدان مجەلەد کتێبی حەدیث و فەرمودەت خوێندبێتەوە لەبەرە دەبێ، بڕوات هەبێ ئەو یەقینە لە دڵ تا دروست نەبێ کە حرامەکە هاتە بەردەست و دەست لێ نەجێڕایەوە لێ حاڵی نەبووی. گەوهەری دین ئەوەیە، ئەو وەختەی منەتت بە کەس نێ بڵێ فەئەین الله، ئەی ئەڵڵا، ئاخر خۆخوا ئاگای لێیەتی. بۆیە شعاری مسلمان ئەم ئاەتەیە ئین الله كان عليكم رقيبا، الله بەدڵنیاییەوە چاودێرە بەسەر هەر یەکێکمانەوە. نحن بحاجة في هذه الأيام إلى أشخاص كهذا الراعي، ئێمە ئەمڕۆ لەم زروف و زەمەنەدا چەند پێویستیمان بە کەسانی وەکو ئەو شوانە هەیە. کاکە شوان هەر مەبەستی ئەو کەسە نییە کە لە دەشت و دەرە گۆچانێکی پێیە و مەڕووماڵات دەلەوەڕێنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، خەڵکینە وەڵڵی هەر هەمووتان شوانن، یەک بە یەکتان. الئیمام راع، ئەی سەرۆکی وڵات، هەروە بە ئاسانی ئەم گەندەڵی و دزیەت بۆ ناچێتە سەر، تۆ شوانی ئەم میلەتەی، ئەم پارە بەلاشە هەروە ناخورێ. فەئەین الله، کوڕە بەیانی وا مردی چی جوابی ئەو ئەڵڵا دەدەیتەوە، کوڕە یەک حسابێک بۆ خۆت بکە، ئەخە خۆ هەمووی بەجێ دەمێنی، ئەی حسابەکەی هەموومان شوانین. فەرمانبەرێکی بچووک، بەڕێوەبەرێک، سەرۆکێک، ژنێک، پیاوێک، منداڵێک بۆ دایک و باوکی، دوکاندارێک، بازرگانێک، خاوەنی کێشخانەیەک، خاوەنی نووسینگەیەکی زەوی و زار و ئۆتۆمبیل فرۆشتن، هەموومان، پزیشکێک، پارێزەرێک، ئەندازیارێک، كلكم راع، هەموومان ئەو شوانەین و ئەو شتەمان لەبەردەستایە. بەخوا هەر یەکێک لەوانە ئەڵێ ئەنا ئەمین عند هذا الإنسان، باوەڕتان بێت تۆی گەنج دەتوانی باوکو دایکت قەناعەت پێ بکەی کەوا لە ژووری نووسنەکەتا کارێکی خراپن نەکردووە. دەتوانی کچێکی فێڵ لە دایک و باوکت بکەی و پەیوەندی ناشەرعیشت هەبێ، باوکو دایکت متمانەیان بە تۆ هەیە، بەڵام ئەی خوا، ئەخبیر لەخوا بکە بڵێ ئەین الله. کاکی پزیشک ئەم نەخۆشە
دێ پارەکەشت دەخاتە بەردەست ئەڵێ دکتۆر متمانەم بە تۆیە لە سەدەقەنی دکتۆرەکە دەبێ بڵێ وەڵڵاهی ئەو متمانی بە منەوە بە ڕازگۆم دەزانێت ئەمە پارەکەم ئەمەش لەشەکەم چم لێ دەکەی لێم بکە بەڵ عیلاجەکەم بکە باشە خۆگەر ئەوە هیچ نازانێ ئەی نەڵڵا ئەی خوا ئەگەر دکتۆر بەس شەرم لەوە بکاتەوە بەخوا غەژ لە نەخۆش ناکرێت دەرمانساز مختەبەر پاشان بڕۆ پارێزەرێک کە کابرا دەڵێ لەگەڵ خێزانم خوا کێشەم هەیە مە هێڵە بگاتە تەلاق تۆ لەبەر پارەکەت دەڵێ ئەگەر ئەو بڕوای پێکردوم حیا و حرمەت و عایلەی خۆی خستووەتە بەردەستم تو خوا با نەیەڵم ئەم عایلەیە هەڵوەشێ فەئەین ئەڵڵا ئەی خوا ئاگەی لێیەتی ئای پێویستیمان بۆ کەسانەیە دوکاندارەکە یەکسپارەکە نافرۆشێ منەتی بە چاودێری حکوومەت و لیژنەی ئەو قایم قامێت نییە بەڵام دەڵێ خوا ئاگای لێیەتی ئەم دنیا هەروە ڕوون نابێت دەسمە قەبرێکی تاریکە و حسابی خوا هەیە والله ئەگەر بەس ئەمەمان جێبەجێ بکردا هەموو ژیانمان بەختەوەردەبوو دەرسی ئەمڕۆ لەم جومعەیەدا ئەوەندە فێر بن ڕاستانەوە بزانم دوو کەس لێک جیا بکەنەوە یەکەم ئەمانەت پارێز و سەرڕاست و خواناسی بە حەق ئەو کەسەیە کە نە بەڵگە بەدەستەوەیە نە شاهید هەیە نە نووسراو هەیە نەترسی کامیرای چاودێریەکە لەسەرە نەترسی گرتنی حکومەتت لەسەرە نەترسی گرتنی داخستنی دوکان و مەحەل و چێشخانەکە لەسەرە نەسخەمی سەمع و حیاچوونی خۆتە لە هیچ ناترسی ماڵی کەسێکت کەوتووەتە لا بە ئەمانەتەوە دەیدەیتەوە بەس لەبەر خوا ئەوە تۆ بەڕاستی ئەمانەت پارێز و سەرڕاست و خواناسی بە حەقی ئەینا دەکرێت جەنابەت لە ترسی شاهید چونکە گەبڵی ماڵەکەت دەخۆم دەڵجەوە بەڵگەم هەیە ئەوە دەچمە محکەمەت لێ دەگرم ئەوە شاهیدی نووسرا و ئیمز پەنجەمۆرم پێ کردووی ئەوە بەڵگەی تاپۆ هەیە بەناوتەوە کردوم ئەوە کامیرەکە لێ دەدەینەوە چاودێری بە سەرمانەوە ئەوە حکومەت پێت بزانێ مەحەلەکەت دادەخا حیات دەچێت سەمعەت لە بازاڕە نامێنێ ئەگەر لە ترسی ئەمانە پاک و خاوێن بووی ئەوە تۆ بەس ئەوەندەیە سوپاس بخوا دەستبڕنی قۆڵبڕنی ساختەچینی بەڵام نەگەیشتوویە پلەی پیاوی سەرڕاست و ئەمانەت پارێز ئەو پلەیە نەگەیشتووی هێشتا دڵت بە خۆت خۆش نەبێ بەڵام دز و ساختەچی و قۆڵبڕ دوور دەڕووی جەنابتان پەرژین بێ بە گوڵ ئەو کەسەیە هەموو بەڵگەیەکی شەیە و شەرمی لە هیچ شتێکیش نییە هەر تەریق نابێتەوە بە هیچ ئێوەی ئیمانداری ئەهلی مزگەوت و نوێژ و جەماعەت و ڕۆژوو بەویستی خوای گەورە هیچمان لەوانە نابین خوای گەورە بمانگێڕە لە کەسانی ئیماندار بەڵێ ئیماندارانی بەڕێز ڕۆژووی ڕەمەزان ئەبێ بەرهەمەکەی وەکو هەوێن لە 11 مانگی داهاتوودا بمێنێ نەخوای پەروەردگار ئەو تەکلیفەی لێ کردوین تۆ هەموو ڕۆژێ بە ڕۆژووبی تۆ هەموو ڕۆژێ زەکات بدەی و نەوەشت پێ دەکرێت هەموو شەو نوێژ بکەی بەڵام با هەوێنەکەی بمێنێ بە هەندێک شەو نوێژت هەر بمێنێ بە هەندێک خێرات ئەگەر چەند هەزارێک بێ هەر بدمێنێ مانگانە هەفتانە هەوێنەکەی بێڵنەوە بە ئیزنی خوای گەورە بە هەندێک زیکرت هەندێک ئەگەر لاپەڕەیە قورئان بێ یەک دێر قورئان بێ یاد بیاڵەوە هەوێنەکەی بێڵنەوە لە ژیانی ڕۆژانەماندا با هەوێنەکەی بۆ 11 مانگی داهاتوو لە ناو کردەوەکاندا بمێنێتەوە لە بەربانگە ئێمە دوعایەکمان هەبوو زۆر گرنگە اللهم لك الصمت وبك آمنت وعليك توكلت وعلى رزقك أفطرت پەروەردگارە من تەنها بۆ تۆ بە ڕۆژوو بووم ئاوا دەنکە خورما و پەرداخاوەکەت بەدەستەوەیە تەنها لە پێناوی تۆ بە ڕۆژوو بووم یا ئەڵڵا خۆت ئاگال لێیە پشتم بە تۆ بەست و بە پشتیوانی تۆ ئەم ڕۆژوەم گرت یا ربی خوا داوای پاداشتەکەی لە تۆ دەکەم وعلى رزقك أفطرت لەسەر ڕزق و ڕۆزیەکەی تۆ ئەمەی ئەم دەنکە خورما ئەم پەرداخاوە ئەم سفرەی بەربانگە ئەمە ڕزق و ڕۆزی تۆیە ئەگەر ڕۆژوەکە هەموو ڕۆژێ بە ڕۆژوونی بەڵام هەموو ڕۆژێ لەسەر سفرەکەی خوا دانیشتوین وە حەز دەکەم ئاماژە بە خاڵی کۆتاییەکەی بکەم وعلى رزقك سێ دەرسی گەورەی ژیانمان دەداتێ یەکەم على رزقك وتوتە خوایە ئەم ڕزقە ئەم سفرە هی تۆیە بۆیە هەرگیز بۆ نان و پێخۆر خۆت مەکە بە کۆیلەی کەس خۆت بە نانخۆری هیچ کەسێک مەزانە جگە لە ئەڵڵا دوو بە حەڵاڵی نەبێ مەیخۆ توتە على رزقك ئاخر خوا پاکە نابێ ڕزقی خوا پیس بێ نعوذ بالله بحلالي نبي دستي بو مبا چونك تو توتا امر رزقي تو شرما نعوذ بالله بيسي بال بديت لا اخوا حرام وغش بال بديت لا اخوا شرمي دبي سيم على رزقك يا الله امر رزق روزي تويا نتشي رزق روزي ناني سرسفركت باري جيرفانكت بهي خود بزاني تول الروجوكا يا ورا تو تخوا امهي تويا ينظمان قيدا هاتو شرهي خوايا کە لەگەڵ ژن و منداڵەکە لەسەر سفرە دانیشتی نەچی پیاوی بەڕێز منەتیان بەسەرا بکەی بڵێ وەڵڵا پێتانەوە فەوتام و من ئێوە بەخێو دەکەم
ئەی خاوەن کار ئەی خاوەن کۆمپانیا بۆ کرێکارەکانت بۆ شاگردەکانت تکایە نەچی خۆت بە خاوەن نان بزانی بڵێ ئێوە نانخۆری منن هەرچەند دەبێ قەدر و حرمەت بمێنێ ئاگاتان لەوە بێ ئەبێ ژنێکی بەڕێز ئاگای لە حرمەتی مێردەکەی بێ کوڕە ئافرەتانی بەڕێز ئەزانی پیاوانی بەڕێزی وەکو ئەم پیاوە بەڕێزانی ئەهلی ئەم مزگەوتە و مزگەوتەکان ئەزانی چەند ماندوو دەبن بۆی تۆی خاتوونی ماڵتێر و تەسەلبی واللهی پیاوی وەکو جەنابتان حەز دەکا خۆی برسی بێ و ژنەکەی تێر بێ واللهی خۆت ڕوچ و ڕەجاڵی بەس منداڵەکانت پۆش دەبن نابێ ژن و منداڵ بڵێ پیاو واجبی خۆیەتی شەرع فەرعزی کردووە لەسەری کەیفی خۆیەتی با ژنی نەهێنا با منداڵی نەبوویایە نادوعای خێری بۆ بکە ئەو پیاوە دڵخۆش دەبێ بڵێ یەخوا لەش ساغ بێ یا ڕەبی خسایە و سێبەرە لەسەرمان بەردەوام بێ قەدری بزانە بەڵام پیاوەکەش نابێ منەت بەسەر خێزان و منداڵیدا بکە خاوەن کار ئەبێ قەدری بزاندرێ ئەبێ کرێکارەکە نەڵێ ئەو سەرمایەدارە خوێنی میلەت دەمژێ ئەو خاوەن کۆمپانیا یاخوا لە ناو دەچوو بڵێ یا ڕەبی خوا زیاترت بداتێ ئەگە برا تۆ دوکان نەبوویایە و بازاڕ نەبوویایە و من شاگرد نەبوومایە من لەکوێ کەسابەتم بکردایە یا ڕەبی خوا بەرەکەتت بۆ تێبخا قەدری بگرە قەدر و حرمەت و گەورە و بچووکی هەر بمێنە لە نێوانماندا بەڵام ئینسانی عاقڵ ئینسانی دیندار کە لەسەر سفرەکە دادەنیشێ کە دەچێتە ناو کۆمپانیا و سەر مێز و مۆرەکەی پێ و موچەکە دەدا بە کرێکار و هاوبەشەکانی ئەڵێ برایان خێزانەکەم منداڵەکان توخوا ئەم سفرەیە دیاری خوایە ئەم سفرەی کە لەبەردەممان ڕاخراوە ئەم نان و پێخواری لەسەر هەموو ژەمێک و هەموو ڕۆژێک ئەمە دیاری ئەڵڵایە ئەمە وەکو کانیەکی سازگار وایە خوا بۆمان هەڵدەقڵێنێ بەخوا چۆن ئەو ئەرزەڕەقە ئەڵڵا ئاوی لێ هەڵنەقڵێنێ هێزنی ئاوی لێ دەربێنێ وەڵڵی ئەو سفرەیەش خوا ئاوەدانی نەکاتەوە هێزنێ نانێکی بقاتە سەر حەز دەکەیت تا ئێوارە کرێکاری بکە نان نایە هی خوایە بەڵام تو خوا بە هەمووانیان بڵێ منداڵە جوانەکانم هاوسەرە باشەکەم کرێکارەکانم تو خوا بە ناشکری لەسەر نەکەین توخوا با بسم الله لەسەر بکەین توخوا کە لێ بووینەوە با بڵێن الحەمدولله توخوا با نەڵێن خوابی بڕێ توخوا با ناشکر نەبین پێی با غەژ لە یەک نەکەین با شر لە یەک نەشارینەوە با فێڵ لە یەک نەکەین با خوش لەبەر دەستمانی لا نەبا ئەمە هی هەموومانە چەند جوانە خاوەنکارێک بە کرێکارەکان بە مۆزەفەکان خاوەن کۆمپانیایەک بڵێ وەڵڵاهی ئەم سفرەی ڕەحمەتی خوایی من نێهی خوایە بەڵام ڕەنگە من ژیان وایە پاروەکەی من گەورەتر بێ چەورتر بێ پارەکەی من زۆرتر بێ بەڵام دووشتیشم زیاترە لێیەوە ترسم زۆرترە ئاخر خاوەنکار ترسی زۆرتر لە دەستدانی هەیە کرێکار لەوێ کرێکاری ناکە ئەوێ بەڵام ئەو کە تێدا چوو زۆر پیس تێدا دەچێت زۆر شکستەکەی گەورەترە وەلێ پرسینەوەی لای خوا و دنیاشم گەورەترە لە ئێوە من دوو ترسی گەورەترم هەیە هەرچەند پارۆکەی من گەورەتر و چەورترە ئەگەر بەم شێوەیە تەعامولمان کرد وەڵڵاهی هەموو ڕۆژێکی بەربانگی سەر سفرەکەت بەرەکەت دەبێت هەموو ڕۆژێ بەربانگە لە ماڵی تۆدا وعلى ڕیزقی کە خوایە ئەمە ڕزق و ڕۆزی تۆیە پەنا بە ئەڵڵا هەر کەسێک وا بزانێ خەڵک نانی دەستی ئەو دەخوا واللهی پێش قیامەت خوا لە دنیا زەلیلی دەکا بەسەراتێکتان بۆ ناژێڕمەوە لە خەڵکمان بیست بێ فڵان کەس جێڕابێتەوە خەونی دیبێ بەسەراتێکتان بۆ دەیژێڕمەوە گەورەترین زانای ئەم سەردەمە نەک گەورەترین بڵێن یەکێک لە گەورە زاناکانی ئەم ئومەتی ئیسلامە کە ئێستا الحەمدولله لە ژیاندایە سوپاس بۆ خوا کتێبێکەیە مەوسوعة ئەسماء الله الحسنى بە چەند بەرگێک هەیە من چوار بەرگێکم لایە چوار بەرگێکەی گەورە زانای ئیسلام مفەسیری قورئان عارف و خواناس دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی نووسیوێتی خوای گەورە بیپارێزێ دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی کە ئێستا چۆتەوە دیمەشقی سووریا لە بەرگی یەکی ئەو مەوسوعەیەدا لە لاپەڕەی 427دا دەفەرمێ یەکێک لەو کەسانەی کە دەمناسی لە وڵاتانی عەرەبیدا لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکاندا لە منداڵی و لە فەقیری دەستی پێکرد بوو خوا بەرەکەتی بۆ تێخست بوو بە خاوەنی گەورەترین دروستکردنی شیرینی وڵاتانی عەرەبی هەموو ڕۆژێ یەک تارەی بار هەڵگر لە دەوری نیوەڕۆدا شیرینیەکانی دەردەچوو بۆ وڵاتانی تری عەرەبی و ئەوروپی دەنات یەک فڕۆکەی بار هەڵگر بەرهەمی بەس بۆ دەرەوەی وڵاتەکەی خۆی و لە ناوخۆدا چەندەها فەرع و فروعیا بوو ڕۆژێک ئەم پیاوە لە سنووری خۆی دەردەچێ دوێنەی بەداخەوە ئەم مرۆڤە لە بیر دەچێتەوە من دوێنە کرێکارەکە بووم دوێنێ منیش شاگردی خەڵک بووم ئەها مرۆڤ زۆر زوو خۆی لە یاد دەکا کاتێک کە زۆر پارێک بەخۆیەوە دەبینێ و دەسەڵاتێک و مێزێک و مۆرێکی لەبەردەستە بەس ئیمانەوە لێ دەکا خوایە ئەمە ڕزقی تۆیە ئەم وعەلا ریزقیکە هەموو ڕۆژێ بڵێن لەسەر سفرەکانتە خوایە ئەمە ڕۆزی تۆیە خوایە ئەمە نانی من نییە خوایە هیشان و شەوکەت و پیاوەتەکەی من نییە ئەمە ڕزقی تۆیە ئەو ڕزقە نایهەڵا بوغڕابی دەتێنێتەوە خوارەوە ئەتکاتەوە بە مرۆڤەکەی جاران ئەبینێ شاگردێک هەویر دەشێلێ دیارە تازە فێر بۆ یان تازە کارە بەدڵی نابێ زۆر تووڕە دەبێت زۆر پیس دەیشکێنێ هەی نەفام هەی نەزان
گوناح نییە تۆ نان بخۆی ئەو نانت پێ حرامە تۆ پارە وەردەگری هەر هەویرەکەی لە ژێر دەست دێنێ و بە قۆندەرەکەی دەچێتە شەر زەر هەویرەکە و دەیشێلێ ئەڵێ هەویر ئاوا دەشێلدرێ کوڕە فەقیریش خواناسە ئەڵێ قوربانتکار لێ دەکەم تو خواوا مەکە پەلامەری ژێر قۆندەرەکانی دەڵەوە زەوادە ئەوە نانە ئەوە ڕزق و ڕۆزیە تخوا بە قۆندەرەوە مەچۆ سەر ئەو نانە کابرا زۆر بە لە خۆباییەوە لوتێک لە ئاسمان دەکا و دەڵێ ماذا على الناس أن يأكلوا من تحت قدمي خەڵک بۆ چ دەبێ ئەو خەڵکە نانخۆری ژێر قۆندەرەکانی منە سەدان خەڵک ژاری نانی ژێر قۆندەری من دەخوا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی سوێن دەخوا دەفەرمێ کابرا هەرچی عیب و نەخۆشی بێ نەیبوو والله لە ڕۆژی دواترا قاچی دەستی کرد بەژان هیچ چارەسەری نەبوو لە سمتیەوە بڕیانەوە لە ماوەی مانگی داهاتوو داواتە تەنها لە 2 مانگە نەچۆوە ساڵ تەنها لە 2 مانگە هەردوو قاچی لە سمتەوە بڕایەوە لە ڕووی نەهات چێتەوە کارگە و ناو خزم و کەسوکار ئێستا ئەو کاتە 2014 ئەو کتێبە چاپ کراوە ئەڵێ وەڵای ئێستا لە بەریتانیا دەژی بۆ خۆی لە شوقەیەکا دەژی ئەم نانەهی خوای پەروەردگارە وێ پەروەردگار لە قورئانە دایما ئاگادارمان دەکاتەوە یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد ئەی خەڵکینە هەر هەمووتان هیچ کەسی لێ دەرنەکردووە الفقراء إلى الله هەمووتان هەژارن بۆ خوا هەمووتان زۆر پێویستیتان بەخوا هەیە والله هو الغني ها هو كا وقصرة أو كسي دولة من دي راستقينية بس الله دايما بڵێ خوایە محتاجی تۆم دەستت بۆ کارێک بر بڵێ خوایە بێبەریم لە حەول و قووەتی خۆم یا ڕەبی خوایە تۆ یارمەتیم نەدەی ئەم کارە ناکرێ چەند جوانە دوکاندارێک کە بەیانی قفڵی دوکانەکەی دەکاتەوە کە کلیلەکەی لێ دەدا شۆفێرە کە سویشی سیارەکە هەڵدەکات دەچێتە سەر کەسابەت مامۆستایە کە دەچێتە سەر مینبەر دکتۆرێک کە دەست دەبا بۆ نەخۆشەکە بەنجێک کە لە نەخۆشەکەی دەدا پارێزەرێک کە دەست بۆ دۆستیەکە دەبا بڵێ خوایە ئەمە بە قووەتی من ناکرێ من ئەو هێزە نیم ئەو پیاوە نیم ئەو مەردە نیم ئەو زانایە نیم ئەو کاسبە نیم نانم پێ پەیدا بکرێ خوایە هەژارم بۆ قاپی دەوڵەمەندیەکەی تۆ ئەی دەوڵەمەند ئەی غەنی یارمەتیم بدە خوایە هەمووی ڕۆزی تۆیە خوایە بەدەستی خاڵی نەگەڕێمەوە دووکان بەدەستی خاڵیدا نەکەم لە زەرەد و سووتان بمپارێزی والله ئەو ئیمانەمان لە ناوا بێ هەموو ڕۆژێکت جەژنە هەموو ڕۆژێکت ڕەمەزانە وەی ئەمە هەموو ڕۆژە لە عیبادەتی گەورە داین ئەویش چاودێری خوای پەروەردگارە یا الله هەمومان پێویستیمان بە تۆیە خوایە زۆر هەژارین بۆ لای تۆ بەس دەوڵەمەندی یا ڕەبی خوایە هەژارین و پێداویستیەکانمان دابینکەی خوایە گەلێ پێویستیمان بە تۆیە یا الله من لە هەموو کەس زیاتر پێویستیم بە تۆیە یا الله یا ڕەبی خوایە پێداویستیەکانمان دابینکەی یا ڕەبی خوایە هەژاری بەرقابی ڕەحمەتی تۆین خوایە تێرمان کەی خوایە بمان بوو بژێنیەوە خوایە دەوڵەمەندمان کەی خوایە محتاجی دەستی غەیری خۆتمان نەکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گەلێ پێویستیمان بە تۆیە پێداویستیەکانمان بەس بە تۆ چارەسەر دەکرێن یا ڕەبی خوایە کێشەکانمان بۆ حەلکەی خوایە گرفتەکانمان بۆ چارەسەرکەی ڕەحم بە حاڵی هەژارەکانمان بکەی دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی نەخۆشەکانمان شیفا بدەی یا ڕەب یا الله یا الله یا الله یا شافی ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی مردووە لە گوناهەکانی خۆش بێ ئەوەی کەوا غەمبارە خوایە دڵی خۆشکەی ئەوەی تەعزیەبارە تەسەلای دڵی بدەی يا ربي خوا رحم بهم أمتي محمد كي صلى الله عليه وسلم اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم يسر لنا أمورنا اشف مرضانا ارحم موتانا عاف مبتلانا برحمتك يا أرحم الراحمين آمين والحمد لله رب العالمين وأقم الصلاة رحمني ورحمكم الله